سەبارەت بۆ پرۆژێ ئێمە سەردانمان کردن بۆی لە نزیکەوە ئاگادار بین بزانین ئیشوکارەکان چۆن بەڕێوەچێ خۆشبەختانە ئیشوکارەکان زۆر و باشی بەڕێوەچوو و مژدە بەخش بوون و کۆمپانیاکە دەستخۆشیان لێ یەکەم کە ئیشی زۆر باشیان کردووە ڕێژەی جێبەجێکردنەکەی نزیکی لە 24 بوو بەڵام ئەوان یەک کێشیان هەبوو تەکلیفێکیشان هەبوو کە داوا بکەن لە ڕێگەی ئێمەوە نەهێڵین سلفەکانیان بوەستێت چونکە بە وەستانی سلفە خۆ دەزانی ئیشتاخی لەبێ هەر لە بەدووە داچوونەکەماندا لە ڕەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی بانقی هەرێم لە سلێمانی خۆشبەختانە ئەویش مژدی ئەوەی پێیان چکەوتی بڕیاری بەڕێز کاقوبادیشی لەسەرەوە حکوومەتی هەرێمیش خۆی مەبەسێتی ئەو پرۆژەی تەواو بێ وتی بە هیچ شێوەیە ئێمە نایاڵین ئەوان لەسەر سلفە و پارە پەچیان بکەوێ ئەویش باڵێنی داوە کە سلفەکان بەردەوام بن پێش لە وادی خۆیدا ئەو پرۆژەیە تاواکە بۆی گرفتی ئاوی هەم تەکیە و هەم چەمچەماڵ هەم شۆڕش نەمێنێ بە تەوابوونی ئەو پرۆژەیە شتێک نامێنێ بە ناوی کێشەی ئاوە چونکە تاکە چارەسەری ئێمە ئەو پرۆژەیە بەڵێ بە تەواوەتی کۆتایی پێ ئەو حاڵەتێکی ئێستا هەیە بەڕاستی جێگەی نیگەرانیە بەڵام ئێمە لە دوو سەرچاو ئاوەریگرین یەکیان پرۆژەی ئاوی سلێمانی دوکانە یەکیان پرۆژەیەکمان هەیە پرۆژەی ئەحمەدی ئیسماعیلی پێڵێن ئێمە کە بارانە بارێ کێشتەیەکمان بۆ دروست دەبێ ئاوی زیێکاوێ بە قوڕاو ئاوی زەی دوکان کە بوو بە قوڕا پرۆژەی ئاوی سلێمانی ژەوەستێ کە ئاوی سلێمانی وەستا ئۆتۆماتیکیان ئاوی ئێمە ژەوەستێ هەموو جارێک ئێمەەوە یەک دوو هەفتەیە خەریکین کە بیین نەتایم کە ئەو مودەیە کە ئاوە دەر بە خەڵک بیگەینە هەفتە و 5-6 ڕۆژ بەڵام بەهۆی بارانەوە لێمان تێگەچێ بۆیە داواکارم لە خەڵکەکە کە ئەو سەبرێکە گرتویانە بیگرن و ئەو بوارەش بە ئێمە بدەن ئیشەڵڵا ئێمە لە ئایندەیەکی زۆر نزیکە ئەو کێشەیەشیان بۆ چارەسەرەکەین بەڵێ بە هیچ شێوەیە مەترسی لافاو ئیشەڵڵا لەسەر سەرچەمان نەماوە چونکە ئەو دوو ڕێڕەوەی کە دروست کراوە ئێستا لە مەراحلی کۆتاییایە و ئێمە هەر بۆ ئەو ڕاستیەش کە دوو جار باران باری و جاری یەکەمیان زۆر بارانێکی بەلێزمە و بارانێکی زۆر باری خۆشبەختانە هیچ ئاوێک نە هاتە ناو چەمچەمان نەشۆڕش ئەو پلانی کە دانرا بوو لە ڕێگەی ئەو برادرانەوە کە ئێستا خۆشیان سەرپەرشتەکەن دووتی من هەمووی ئەندازیاری شارەزا و خەڵکی سنوورەکەشن زۆر ئیشێکی باشیان کردووە بە تەواوەتی مەترسی لافاو لەسەر چەمچەمان نامێت بە لێدانی دوو کەناڵ لە بانی مەقامەوە کە هێیتە خوارەوە و سەرجەم ئەگەر ئەو دوو کەناڵە کە هێنێتە خوارەوە ئەگەر ڕێگرێکیشە بوو لە بەردەمی یا تەجاوزەیە وێ ئێمە بە بڕیاری سەر و خۆمان هەموو ڕێگەرەکانیشمە هەڵگرتووە خۆشبەختانە پلانەکەش سەرکەوتوو بووە.